بەرەوە لای قورسە بەس چ بکەین ماژنی و بژێوی ژیان زۆر خراپە و مەجبوری نەخۆش ناهەیەەوە ئەو کچەم نەخۆش شەکرایەوە و کەمەندامەوە مەجبوری مەگەی دەستەچی نەبزین مێردیشمی نەخۆشەی کشی پێ ناکرێت مەجبورین دەبی بەخۆ خۆ بەو شتێکتانە دەبی خەرچی ناکردنێری ناوم گەوهەر عەبدوڵڵایە لە نەعیەوەر تێدانیشم ئەوە 2 ساڵە دەستم لەو ئیشەی کردێنانی بەفرێکەین لۆ دوکاندارانەوە و خزمانە و هەرچی بیوێ تەلەفۆن لۆ کاونانی لۆکەین بەخۆ بەو سێکچانەمە زۆر جاریش ئەگەر پێڕانەگەین و زۆربی خوشکە زای چشمە دێ هاوکاری نەکا مێردمی نەخۆشە و نەخۆشی شەکرێ حەمەلیاتە و کوڕێکم کەمەندامە و لەبەر هەندێک جابژێ ژیان زۆر زۆر خراپە لەبەرەوەی دەستمدا ئەو شەی و ئەو شتێک بکەم ئەمە نانی بەدارانەکەین نانی بەداران جوانترە و ڕازیشی زیاترە جوانترن لە نانی بەغازی زۆر کە ساڵی نانی بەغازی سڕە بەسە و نانەی ناسکە بەرەوەی نانی بەدارانەکەین لێرەش نانی بەداران زیاترا ڕوان لە نانی بەغازی نانی بەغازی هەندە ناکری لێرە ئەرێ وەڵا تامی خۆشترە زۆر کە ساڵاڵن نانە هەیە زۆر جیان بەس نانی بەدارانتی خۆشترە وەڵای فەردا هەیە 400-500 نانیا لێ دەرەچی بە 7,000 یاکەین ئەگەر دوکانداریش بکڕن 50 نانی بە 12,000 دەینێ ئەگەر لە خۆش لە دوکانێ دانین وە کەسێک بێ با 50 نانی با 13,000 یاکرۆش لەوە ئەو کوڕان نەخۆش بوو پێویستی بە عەمەلیاتێ بوو وەحزیشن زۆر زۆری خراپ لەبەرەوەی پیاوەکەم هیچیش پێ ناکرێ وەڵا هەستام گوتم با ئیشی بدۆزینەوە ئەویشن کەوتە بەر فکر و بیرن لێ کردەوە چی ئیشی دیکە لێرە بەژنان ناکرێت گوتم بانانی بکەین وەڵا زاوردە وردەنان لە دوکانێدانا و پێشمەرگانە بردو و دوای کاک محەممەد هات بردینەوە مارکێتی و ئەو زاوردە وردە ماڵانیشینە ئەلەوە ڕابیر کردەوە لەبەرەوەی وەحزن زۆر زۆری خراپ بوو بەبیرم لەو شتەی کردەوە وەڵا 7 کەسین 5 منداڵمانە 2 کوڕ و 3 کەس بەخۆ بەو 3 کچانە ڕۆژانە خەریکێوی شەی ئەگە نانی نۆڕانێن خوارد پاش نانی نۆڕانێ هەردی دینەوە گوتکۆ هەویرانەکەین و ئەگە بانج حەسرەیدا دەست بە نانیەکەین زار بەهێ مشتریەکان بەپەلێن ئاڵێن دەبی زوون لۆ بکەینانی ڕۆژانە ئەگەر 300 نانی بکەین لە سعات 4 ئێوارە ڕاخەریچین تا سعات 11 شەوێ ئەگە کەمتریش بی زووتر لێبینەوە جاروە شەبانجی مەغریبێ نادا لێبینەوە بەرەوە لای قورسە بەس چ بکەین ماژنی و بژێوی ژیان زۆر خراپە و مەجبوری نەخۆش ناهەیەەوە ئەو کچەم نەخۆش شەکرایەوە و کەمەندامەوە مەجبوری مەگەی دەستەچی نەبزین مێردیشمی نەخۆشەی کشی پێ ناکرێت مەجبورین دەبی بەخۆ خۆ بەو شتێکتانە دەبی خەرچی ناکردنێری ئەرێ وەڵا زۆر باشە سوپاس لەخوای بە زیاد بی